پەرلەمانی عێراق لەبارەی بۆڕی نەوت و کێشەی هەرێم و بەغدا بڕیار دەدات. نهێنی هێرشی شەوی ڕابردووی ئەمریکا لە بەغدا و بە ئامانجگرتنی کەسی یەکەمی ئێران لە عێراق ئاشکرا دەبێت. بارپرسێکی باڵای ئەمنی ئەمریکا بەهۆی جەنگ لەگەڵ ئێران دەستی لە کار کێشایەوە. بڕیارە ئەمشەو کاتژمێرنەوە پەرلەمانی عێراق لەبارەی کێشەی هەناردەی نەوتی عێراق لە ڕێگەی بۆڕی هەرێمی کوردستان و ناکۆکیەکانی نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم لەسەر ئەم پرۆسەیە کۆ ببێتەوە. ئەمڕۆ وەزارەتی نەوتی عێراق دووەم بەیاننامەی بڵاو کردەوە و لە زیاتی حکوومەتی هەرێم حکوومەتی هەولێری بەکارهێنا و تاوانباری کردبەوەی کە کێشە بۆ هەناردەی نەوتی عێراق دروست دەکات. هاوکات دەم ئێوارەیەش مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم ڕاگەیان دەتوانرێت بۆڕی نەوتی کوردستان بەکار بهێنرێت، بەڵام پێویستە کێشەی سیستەمی ئەسیکۆدا چارەسەر بکرێت. جێی باسا فراکسیۆنی پارتیش لە بەغدا بایکۆتی کۆبوونەوەکەی پەرلەمانی کردووە. چاوەڕێ دەکرێت پەرلەمانی عێراق لە کۆبوونەوەی ئەم شەوی چەند بڕیارێک دەربکات با بڕوای چاودێرانیش ئەگەر حکوومەتی هەرێم نەچێتە ژێرباری داواکاریەکانی بەغدا ڕەنگە کێشە بۆ موچەی موچەخۆرانی هەرێم دروست ببێتەوە. سەرچاوێکی ئاگادار لە بەغداوە ڕایگەیان هێرشێکی ئاسمانی شەوی ڕابردووی ئەمریکا لە بەغدا ماڵێکی لە ناوچەیە کردە ئامانج کە چەندین سەرکردەی باڵای تایە وەک هادی عامری و ئەبوو ئالا وەلایی، بەڵام هیچ کام لەوانە زیانیان پێ نەگەیشتووە. ئامانجی سەرەکی هێرشەکە نەسیری بەرپرسی دۆسیە یابووری ئێران لە عێراق و بەرپرسێکی سوپای پاسداران بووە لە ناو وڵاتدا. سەرچاوەکە جەختی کردەوە هیچ سەرکردەیەکی عێراقی لەم بۆردومانەدا نەکوژراوە و بریندار نەبووە. سەبارەت بە چارەنووسی نەسیری کە ئێستا بەنیادیاری ماوەتەوە بەهۆی زۆری هێرشەکانی گروپەکانی سەر بە حەشد بۆ سەر باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا و کونسوڵخانەی هەولێر، ئەمریکا بەچڕی لە ناوخۆی عێراق پێگەکانی حەشدی شەعبی دەکاتە ئامانج. بۆردومانکردنی نزیک ماڵی هادی عامری ئاماژەیەکی ڕووناکە لە داهاتوو هێرشەکان بەرپرسانی باڵای حەشدی شەعبیش دەگرێتەوە. وەک ناڕەزایەتیەک بەرامبەر هەڵگیرسانی شەڕی نێوان ئەمریکا و ئێران بەڕێوەبەری ناوەندی نیشتیمانی دژە تیرۆری ئەمریکا دەستی لە کار کێشایەوە. جۆی کێنت بەڕێوەبەری ناوەندی نیشتیمانی دژە تیرۆر لە هەژماری فەرمی خۆی لە سەکۆی یەکس بڵاوی کردەوە بڕیارمدا لە پۆستەکەم دەست لە کار بکێشمەوە کە لە ئەمڕۆوە دەچێتە بواری جێبەجێکردن. ئەوەشی خستە ڕوو ناتوانم پشگیری لەو جەنگە بەردەوامە بکەم کە لەگەڵ ئێران هەڵگیرساوە، چونکە ئێران هیچ هەڕەشەیەکی دەست بەجێ بۆ سەر نەتەوەکەمان دروست نەکردووە.